بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی سۆراغی مێژووی ئەو ڕەواندا هەوڵ دەدەین سۆراغی بابەتی بوون و بەزانستی بوونی نووسینەوەی مێژووی کورد بکەین. دەپرسین ئایا نووسینەوەی مێژووی کورد بە شێوەیەکی گشتی تا چەند ئەکادیمیاکان ڕۆڵیان هەبووە لە بەزانستی بوونیدا؟ ئایا تا چەند توانیویانە ئەو خەوشانە بژار بکەن کە لە ناو مێژووی سیاسی کووردا هەیە؟ ئەمڕۆ لە کوردستان ژمارەیەکی زۆر ماستەر و دکتۆرا و بڕوانامەی جیاواز و توێژینەوەی جیاواز بەرهەم دەهێنێت لە بەش و بەش زانستیەکانی مێژوودا. تا چەند ئەمانە توانیویانە کارکردیان هەبێت لە ڕووی ئەوە کە بتوانن مێژووی کورد بە شێوەیەکی پۆزیتیڤ و بە شێوەیەکی جیاواز لەوەی کە لە ڕابردوو هەبووە بخرێتە بەردەم خوێنەر. تا چەند کاریگەریان هەبوو کتێبخانەکانی کوردستانیان پێ ئاوەدان بکرێتەوە وەکو سەرچاوەی مێژووی کورد. ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی گشتی سۆراغی مێژووی ئەمڕۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر ئاکۆشوانی توێژەر لە بواری مێژووی هاوچەرخی کورد، فازڵ قەرەداغی توێژەری ڕەخنەی بەخێربێن بۆ سۆدۆی پەیام. دکتۆر ئاکۆ، ئێوە وەکو لە نێوەندە ئەکادیمی و زانکۆیەکاندان پێوەەر و ڕێسا و ئەو یاسایانە کامانن کە بابەتی بوون و زانستی بوونی بابەتێکی مێژووی پێ هەڵسەنگێنرێت؟ پێشەکی سوپاس دەکەم. بێگومان ئەگە قسە لە بابەتی بوون و زانستی بوون بکرێ، پێم وایە لەم بوارەیە لەوانەیە کۆمەڵێک ڕێنوێنی یاخود ڕێسا هەیە کە تا ئەندازەیەک تا ئەم لەحزەیە نەک لە بەشی مێژوو لە زانکۆی سلێمانی خۆ لە زانکۆی سەلاحەدین لە زۆربەی بەشی مێژووەکانی ئەم ناوچەی خۆشمانە پیادە ئەکرێ. مەسەلەی توانای ئەو خوێندکارەیە کە مەسەلەن لە بوارێکە ئیشەکە بێگومان بە لە مێژوو شاتۆ ئەگە قسە لە مێژووی کوردەکەی مێژووی کورد، مێژووی کۆنی کوردمانەیە، مێژووی هاوچەرخمانەیە، مێژووی نوێی کوردمانەیە، هەموو ئەمانە بەڵام تۆ تا چڕات دێ بابەتیە یاخود زانستیە لە چ ڕوانگەیەکەوە بە تێڕوانینی چێ. من پێم وایە بابەتی بوون و زانستی بوونی بابەتێکی مێژووی کە تۆ نامەیەکی ماسەری خۆ تێزێکی دکتۆرای لەسەر نووسی پێشە مشتە لە ئەوە سەرچاواگرێک کە تۆ وەکو خوێندکارێک وەکو توێژەرێک تا چڕات دێک مەبەستە کەسێکی بابەتی بیت لە نووسینەکە تا بۆی کارەکەت کارێکی زانستی بێ. من پێم وایە کارێک ئەگەر بابەتی نەبێت تۆزێ زەحمەتە تۆ پێڵی لە بابەتی مێژووە پێ بڵێ وڵایی ئەمە زانستیە. من پێم وایە پێشە مشتێ لە توانای ئەو خوێندکارەوە سەرچاوە ئەگرێ، دواتر لە مەبەستی ئەو خوێندکارەوە تۆ ئەگەر توێژەر بیت، توێژەر بە ئاراستەی نووسینێکی بابەتیە ئەبێ کەسێک بێ چاوەڕوانی ئەو بێکەوە دیوێکی تاریکی مێژوو مەرج نییە مێژووی کوردیش خاڵێک لە مێژووە کە تۆ پێ دوایە ئەشێ کاری لەسەر بکرێ ڕۆشنی بکەیتەوە، نەک تۆ با بڵین پێشتر خۆ ئامادەکردن یاخود سەبقی ئیسرارێکتە بێ بۆ ئەویکەوە شتێک بڵی کە خۆت ئەتەوێ ئەوەی خۆت بسەلمێنی. من دێم لەسەر شێ مەحموو، لەسەر سمکۆ، لەسەر ڕووداوێکی تازە، لەسەر هەشتاکانی ئەم سەدەی ڕابردوو، لەسەر ئەم دەی ئەم سەرەتای ئەم سەدەیە شتێکە نووسم کە بچێتە ئەو بوارەوە تا چ ڕادەیە من خۆم مەبەستمە بە پێودانجێکی زانستی بە ڕێبازێکی زانستی کاری بۆ بکەم، چۆن ئەتوانم پلانێکی بابەتیشی بۆدانم بۆی کارێکی زانستی و بابەتی بێ. بەڵام من کەسێک بم لە بیدایەتەوە سەبقی ئیسرارێک مەبێ لەسەر ئەو شتە بنووسم بەوەی کە خۆم ئەمەوێت، ئەمە شتێکی ترە. ئێمە خۆمان بەڕێزت خوێندکار بیتە لە بەشی مێژوو یەکێ لە بنەماکانی توێژینەوەی زانستی کە لە مێژووە ئەی خوێنین ئەوەیە وا چاکە ئەو خوێندکارە یاخود ئەو توێژەری لەسەر بوارێک کار دەکا ئەو کارە لە بیر و باوەڕی خۆیەوە نزیک نەبێ کە با بڵین لە نەهجی بیرکردنەوەی خۆیەوە شارەکەی خۆی نەبێت تا ئەکرێ، با بڵین کەسێکی نزیکی خۆی نەبێ. منوانێت کۆمەڵێشتی زۆر گشتی بن، بەڵام دوجار تۆ بتێونێتەوێ کاریگەری لەسەرەوە بێ کە تۆ بابەتی نەبی لە نووسینەکەتدا. ینی ئەمەی بەڕێزی ئاماژەی بۆ کە ئەتوێ بڵێ ئەمانەت تێکەڵی کۆمەڵی غەریزی و عاتیفی ئینسانە بن. زۆر جار بێگومان تۆ من کاتێ بۆ نمونە کەسێکی شیعە مەزەبم دێم لەسەر بابەتێکە نووسم پەیوەندی بە لێکدانەوەیەکی فقهیە، من هەرگیز ناتوانم کەسێک بم ئەو پەڕی علمیش بم، ناتوانم لە سۆزە ئاینزاییەکەم لابم، کەسێکی سونە مەزەبی تند بم، هەرگیز ناتوانم ئەگەر لە بابەتێکی فقهیە بنووسم کەسێک بم بۆ نمونە بتوانم ئەو نەوازیعانەی خۆم هەمە ئەوە لابە کەسێکم بۆ سەر بە حیزبێکی لە سەڵاتم لە وڵاتەیە کاتێک دێم شتێکی تازاکەم لەسەر ئەم مێژوە تازەی با بڵین لە ساڵانی شەستەکانەوە پیادێم لە شۆڕشی با بڵین ئەیلولەوە زۆر زەحمەتە من بتوانم لەو مەعمەعەیە کە لە وڵاتەیە بۆ ئەگەر بێت و من کەسێکی بابەتی و زانستی نەبم، ئەگەر تۆ من هاتم سەربەیەکی لە حیزبەکانی لە سەڵات بووم کارێکم کرد لە بوارەیە تۆزێ زەحمەتە بتوانم بابەتی ئەمانەی جەنابی هێما و بێکرد تا چەند ناوەندە ئەکادیمی و زانستیەکان ڕێگر بوون لەوەی کە نەهێڵن. با بە دیوێکی دیکە شاپرسیارەکە بکەم، ئایا ئەمەی جەنابەت ئاماژەت پێکرد لە کوردستانە بە شێوەیەکی گشتی ئەمە جێبەجێ ئەکریا کوردستان لەکوێی ئەو پێوەرە زانستیانایە ئەگەر ئێمە نێوەندە ئەکادیمیەکان وەرگریت؟
والله من ئەگەر با پێ بڵم ئەگەر تۆ ئێمە بابەتەکەمان تەنها زیاتر منەوەندی هاتم پێم وابوو بە شێوەیەکی زیاتر توێژنەوەی زانستی قساکەین بەڵام زیاتر ئێستا پێ ئەچێ ئێمە لەسەر بابەتی با بڵین مێژووی کووردا قسە بکەین من ئەگەر لێرە قسە لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی بکەم لەم چەند ساڵی دوایە تا ڕادێکی زۆر یەک کەمتر خەڵک خۆی لەو بابەتانە ئەدا ینی بڵین ئەو بابەتانەی کە زیاتر قسە بوو ڕوژێنێ یان تۆزێ ئەو حبا ئەو حەزا زیاترانەی تێکەوێ زیاتر لای ئێمە ئەو بابەتانن کاتۆنم بڵێم عاما پێڵن بابەتی مەسلەچی زیاتر مەسەن تۆ هێشتا ئێمە بمانێنەمە لە مێژووی کووردا کۆمەڵێ بابەت و بوار هەیە هێشتا بابلشتی سەرچین و قسەی تیانە کراوە یاخود وەکو پێویست شت نەرەخساوە لەسەری بنووسی لەبەر ئەوە وەکو خۆشمان وەکو بەشی مێژووی زانکۆی سلێمانی کەمتر ڕێگامانداوە بەشتی زۆر تازە چەند ئەتروحەیەک و ڕیسانەیەک لای ئێمە کراوە لە نەوەتەکان بەدواوە ئەوش پێم وایە زۆربەی کاتەکان خەڵک بۆ ناڕازی بۆ کە ئەمە سیاسەیە هێشتا نەبووە بە مێژوو چکەمەش قسەی لەسەر ئەو تێکەڵیەش هەیە بەڵێ یەکمان تۆ دەزارێشت هێشتا تۆ وەک پێویست شت نەکەوتە بەردەسەوەتیایە ئەوەی تەحلیلە ئەوەنگە تەدوین و با بڵێن تۆ ناتوانانی بڵێ وڵی من ئەبێتە کە کتابێک تاریکی تاریخی ئەوەنگی بێ با بڵێن ئەبێتە با بڵێن نووسینەوەی تحلیلی سیاسی شتێک ڕوویداوە لە 2000ەکانە بە 14 ساڵ هێشتا نەوەکو پێویست دۆکۆمنت لەسەری ئاشکرا بووە نەوەکو پێویست ڕاوبۆچوونی لەسەر نووسراوەتەوە نەوەکو پێویست کاری لەسەکراوە تۆ زەحمەتە بڵێ من بەپێی ئەم کەمە شتێکە هەیە ئەتوانم شتێک ئەنووسم کارێکی زانستی بێ بابەتی بێ زۆر زانون پێم وایە ئەوەندەی ڕاوی سیاسی و شیکاری سیاسین ئەوەندە ناچنە قاڵبی مێژووەوە ئێمە وەکو بەشی مێژووی زانکۆی سلێمانی تۆزێ خۆمان لەوە پاراست و هەوڵیشمان داوە بە بەردەوامی چەلۆشتانەی کە ئەیکەین ئەو ناونیشانانەی کە ئەیدین بە توێژەر ناونیشان من تانوپۆکەی دیار بێ شتی عمومیات نەدەین مثلا بۆ نمونە من لای خۆمان لەم چەند ساڵی ڕابردووە لە 3 ساڵی ڕابردووە سەرۆکی ئەو بەشە بوومە هەوڵم داوە کە من ئەڵێم فلانە شار لە شارەکە دەرنەچم کەوتم بواری سیاسی لە سیاسەکە دەرنەچم کەوتم بواری با بڵین بۆ نمونە ئابووری کۆمەڵایەتی مێژووی ئابووری کۆمەڵاتی لەوە دەرنەچم من نەچم ئەتروحەیەک ناو بنێم بۆ نمونە قەزای خانەقین لە ساڵی ئەوەنگە بۆ ئەوەنگە بە هەموو دەوروبەرەکەیەوە ئەمە کارێکی قورسبێ هەوڵمان داوە دائیمەن تانوپی بابەتەکان دیار بێ و ئەو بابەتانش نەکەین بە مۆزوع کە بۆ یەشتا نەتوانیوە تۆ یەکاڵای کەیتەوە بەڵێ کاک فازیلی وەکو ڕەخنەگرێ زۆرجار لە دەرەوە شتان نووسیەوە ڕەخنەکانتان لە بواری مێژوویە چڕ کردوێتەوە هەندێک نووسینتانەیە زۆر جار لە هەندێک حاڵەتە بۆنە نووسیوتانە چرخی زێڕینی نەخوێندەواری یان ڕەخنەتان گرتووە لە نووسینەکانتان لە کوردستانە ئایا لە کوردستانە ئەو نووسینانەی ئەوەی مامۆستا بەڕێز مامۆستا ئاکۆ هێمایی بۆ کرد کە لە بەشی زانکۆکانە بە شێوەیەکی زانستی هەوڵ درراوە یاخود هەوڵ دەدرێ یا بەراوردێک لە نێوان ڕابردوو ئەمڕۆ ئەکرێکە جیاوازیەک هەیە ئایا ئەم نووسینانە ڕێشکەیەکی زانستی خۆیان وەرنەگرتووە لە کاتێکا مامۆستا هێما بۆەکە کە هەوڵ درراوە کۆمەڵێ ڕێگە بگیرێتە بەر زۆر جار ڕەخنەکان ئەبێت چه ئاڕاستەیەک زیاتر بگرێتەوە بەناوی خۆ لە کوردستان ئێمە هێشتا لە بەشێکی باڵێن هەگەر هەمووینا لە قۆناغی حکایەتین حکایەت نووسینەوەین چکە گەر تەماشای ئەو کتێبانە بکەیە و مەقالاتانەی بابەتانەی کە بڵاوبنەوە لەسەر مێژوو ئیترەوەی کە بە کاغەز یعنی وەکو چاپەکریان ئەوەی لە ئینترنێت کە ئیتر ئینترنێتەوە هیچ بڵێن هینێکی لەسەر نییە سانسۆرێکی لەسەر نییە ئەمانە زیاتر نزیکن لە حکایەت گێڕانەوە شتی نازانستیان زۆر زۆرتیایە ئەمەی کە پێ ئەوترێ نووسینەوەی زانستیانە بۆ مێژوو ئەمە هێشتا ئێمە ئێمە بەتەواوەتی دروست نەبووە هەسا سەرەتاکانیش هێشتا دروست نەبووە ئەم لێکۆڵینەوە لە مێژوو ئەمە شتێکە زۆر کۆنە 200 ساڵ زیاترە لە ئەوروپا سەری هەڵاوە کاتێک کە پێشتر لە هەموو شارستانیەکان ئەوەی کە هەبووە نووسینەوەی مێژوو یان نووسینەوەی ڕوودا وەکو گێڕانەوە بووە تێکەڵ ئەبوو بە تەنان بە ئەفسانەش تێکەڵەوە بە شتێک خەیاڵی بەڵام دواتر یعنی کە لە بڵین لە حەزارەتی ئیسلامیشە هەر هەوڵ هەبووە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی زانستی لە وەکەوەی کە بڵین عەبدولخەلدون هەوڵێکی یاوە و دەست پێشقەری کردووەلەوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی زانستیانە لە مێژوو کۆڵ درێتەوە نەک تەنها گێڕانەوە بێ و بە تەسلیم بوون و بێ ئەوەی کە ینی مناقەشە بکرێ هێشتا لە کوردستان ئێمە نەگەیشتونە تێمە قۆناغەکەی ئیبن خەلدونیش ئەوەی کە لە کوردستان ئەنووسرا و تا ئێستا هەر ئەنووسێ ببوورەگە پێت نەبڕم پێم خۆش نییە تێپەڕێ بەسەرتا مامۆستا هێمای بۆ کۆمەڵە پێوەری زانستی بوون کرێم پێوەرانە چین یعنی تۆ پێوەری جیاوازتر بڵێ بۆ زانستی بوون یاخود پێوەرەکانی ئەو هێشتا نەگەشونەتە ئاستی کامل بوون لە کوردستانە نەخێر هەرو پێوەرانی کە هەن یعنی کە
تۆش کۆچی لەگەڵ پێوەرەکانی بەڵا بێ بەو شێوەیە هەبن و لەوانەیە یعنی شتی زیاتریشمان پێویستە لەبەر ئەوە لە کوردستانەمە بۆشایی زۆر هەیە لە مێژووی کوردستانە ئەگەر باسی کوردستان بکەین ئەو ئسلوبەی کە نووسینەوەی مێژوو لە ڕۆژئاوە کە هەیە ئەو ئسلوبە علمیە ئەمە هێشتا ناتوانێت تەنانەت سەرەتاشی نییە لە کوردستانە ئێمە بینی تەنانەت کەسێکی ئەکادیمیش یعنی کەسێک کە بڵێن خاوەن بڕوان نەمەشە شتی ئەبینی یعنی شتی ئەبینی کە بەتاوەتی دوورە لە گیانی زانستی مێژوو یەک نمونەتە بۆ هێنمەوە ژمارەی ئەوەی کە تۆ ئەو پرۆژەی کە باسی کرد کە ژمارەی نمونەمە هەیە نمونونێکمان هەیە ئێستا کابراایەک شتە نووسی حەزی لە مێژووە بەس کەسێکی زانستی نییە کەسێک ینی بە شوەیەکی زانستی لێ ناکۆڵێتەوە سەرچاوی زۆر گوێش ناتە سەرچاوە شتێک ئەڵێ نمونێکە من زیاتر تەرکیزم لەسەر مێژووی بڵێن کوردستانی ئیسلامی و بەس هەروەها هی کۆن سەردەمی بڵێن سۆمەری و ئەکەدیەکان و بابلیەکان باسی ئەوە کاڵە ئەکەدیەکان و میدیەکان بەشەر هاتن ئەمە کەسێکە کە اختصاصی مێژوو نیە بەڵام حەزی لێتی بڕوانامەش هەیە بینی میدیەکان کە ئێمە کەم جار ئێمە نامان بیستون لەگەڵ ئەکەدیەکان 1500 ساڵە تقریبن 1500 ساڵە مێژووی بەڵێ ئەمە کاتی ئێمە ئاشوورەکان ناوی میدیەکانمان بۆ ئەبن و ئمە ئاگادارەبین لە میدیەکە هێشتا ئەوان لە کوردستانی ئێرانن ئەکەدیەکان هەر دەمێ بوو نەمابوون یعنی وەکو کیانێکی سیاسیان چەند زمانوانیان مابوو ئەمە بەڵام لە هەمان کاتە سەیرێکی کە کەسێکە بڕوانامەیە دکتۆرای هەیە یعنی دکتۆرای هەیە و لە مێژوو وحتە لە مێژووی کۆنیشی کوردستانیش قسەیەکی کردوڵێ حامورابی لەگەڵ سارگۆنی دووەمی ئاشووری شەڕیان کردبوو چەندێکیان بینە زیاتر لە 1000 ساڵیان بینە یعنی نیوان 1900 حمورابی 1995 بە پێیەکێ لە تاریخەکان سارگۆنیشێتر لە 1920 زیاتر لە 1000 ساڵیان بین بووە کە چێڵ ئەم دوانە شەڕیان کردووە لەگەڵێک ئەمەیان کەسێک کە مختص نییە ئەمەشیان کەسێک کە ئەکادیمیە لە کوردستان جیاوازی زۆر جار جیاوازی نامێنێ لە نێوان کەسێک نامختەسە لە خۆیەوە بەڵام لە گرفانی خۆی قساکە لەگەڵ کەسێکی ئەکادمی ئەو سنوورانە زۆر کەم ئەبنەوە ئەوە گەڕێتەوە بۆ ئەوەی کە دەستگاکان خۆیان یعنی ئەو دەستگانەی کە مختصن بە مێژوو ئەوانە خوان لاوازن لەبەر ئەوە ڕخنە زۆر لاوازە بێ هەموو کەسێک بە کەیفی خۆی دەستگامە بەسی نێوەندە زانکۆیەکانە یا دەستگا زانستیەکانی تری دەرەوەی نێوەندە زانکۆی و ئەکادیمیەکان ئەوەی دەرەوەی زانکۆ ناتوان قسەیان لەسەر بکەین چونکە شتێکی وا مەلموس نیە عیشمان هەیە شتێکە بەڵام ئەوانش زانکۆکانە بەڵە بە زۆرتر زانکۆکان هە لەسەر دەستگانە کە دەرەوەی زانکۆکان ئێمە ئەو کاتێکە لە 1000 مێت خۆم ئەندامی دەستەی نووسەرە بوو کابراەک بابەتی دوورودرێژی هێنا لەسەر میدیەکان یعنی کە من دانشم سری کە موشایەکەم بڵێ دەستەن و سەرام و تەمامە هیچ شتێکی تیان نیە کە چاک بکرێ ئەبێ سەر لە نوێ بنووسێت چکە هەموو زانیارەکانی هەڵان بەڵام زۆر بە ئاسایی لە دەستگایەک بۆی چاکرا بۆی کرا بە کتێب لە جاتیەوەی کە بابەتێ بێ لە گۆڤارە بێ بۆی بۆکرێنەوە ئەمە بۆچیە گەڕێتەوە هۆکارەکەیمان پێ بڵێ ئەوە گەڕێت و وەکوتم سەرەتا بۆ ئەوەی کە دەستگا زانستیەکان کە زانکۆنەکان لاوازن ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زانکۆکان لایەنە حیزبەکە زۆر بەسەر ئازاڵە لەگەڵ لایەنی ئایدۆلۆژی ئەوەی زۆرتر کە دەرکەوتبوو لە نەوەکانە ئێستاش یعنی زانکۆکان هەر لاوازن لەو بوارە بەڵام ئەو لاوازی ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە ئەمە هەمووی بەرهەمی نەوەکانە لە نەوەکانە لە زانکۆی سلێمانی بەشی مێژوو هەموو کەس ئەزانێ یعنی ناونرابوو بەشی مێژوو ناونرابوو کۆمیتەی زانکۆ یعنی کراوە بە دەستگایەکی حزبێکی تاو خەڵکە بوو بە بە پلەی 50 لە ماسەر وەرئەگیرە یعنی کەسێکە ما یەکە لە مستەزەمەکان ئینگلیزی نەئەزانی جیلیا دروست کرا کە خۆتە هەزانگە تۆ بیرم ماوە تۆ خۆتە لێ لە زانکۆبووی ئەڵێ وتە کچێ لێ پرسیم وتوێتی ئەمە هینە ئەمە ساڵی هجری ئەوە ئێزانی ساڵی هجری ئەی ساڵی کۆچی چییە تەلەبێ بوو لە مێژوو بوو نێزانی کۆچی چیە و هجری چێکە یەکشتن ئەمە جیلێک پەروەردەکرا کە ئەو جیلە دوایی بەشێکیان چوو بۆ ماسر بۆ دکتۆرە ئەمە ئاستەکەیان بوو بەڵام کاک فازی بۆی بەمەش بم بە مامۆساکۆ بەڵام هەست ناکەی ئەمە نەوەتەکان بەس ئێستا هێواش کۆمەڵە پێوەری جیاواز و زانستی دانراوە هەوڵ بدرێ بۆی مێژووی کورد بە شێوەیەکی دروست و بخرێتە سەر ڕێگا تەندروستەکەی خۆی ئەندازێ ئەم قۆناغە پاشە کشە بکە من زیاتر ئەگەم لە نەوەکانە بەڵام توڵی هێواش ئەوە بێت چاکردنی
میراتی نەوەکانە ئەمە تا چەنێت ئەو شتە چاکراوە ئەویان ئاگەم لێ. بەڵێ دکتۆر ئاکۆ بە ئەمە پرسیارەکەش هەر بۆ بەڕێزی بێ بەڕێزی کەسێکی لە هەم لە ئاسی بڕیارای هەم خاوەنی ئەوەیت کە ینی دەرسی میتۆدی زانستیانەی مێژوو بە قوتابیانی بەشی مێژوو ئەڵی لە زانکۆی سلێمانی ئەمەی کاکفازیل وتی یعنی تا ئەم قۆناغی ئێستش بەردەوامە تاوەکو ئێمە دیسان ڕەخنە لە بەزانستی بوون و نووسینەوەی مێژووی زانستی بگرین لەم قۆناغی ئێستادا یا هەر قۆناغێکە و ئەبێ بگەڕێنەوە بۆ نەوەتەکان و خۆزگەی پێ نەخوازیین ئەمڕۆ بەردەوام بێ. واللهی من بەرلەوەی دارێ حەزم یەکشت بڵێم من هەرچەند لەگە بەڕێ ساوتم تۆگە بەرنامەکە بابەتی بکەوێت ئەوەی کەەوە بێگومان بەرنمەکە ئەمە بەرنمەیەکە بۆ کە کوردوانی زۆرترین بیر و ڕایە دوور لە بەریا کەوتن. بەشی مێژوو لە زانکۆی سلێمانی لە ساڵی 2002 ئەنجام ماستەر و دکتۆرای تەخەڕوج پێکردووە نەوەتەکان نەبووە بەشی مێژوو و تا ئەم لە حزەیەش هیچ کەسێک نیە لە زانکۆی سلێمانی کەمترین دەرەجەکە تا ئێستا لە مێژوو وەرگیراوە لە 69 دانە بەزیۆی 69 با بڵین ئەتیادینا 69 فەمافەوق لە بینی 69 بۆ هەفتە هیچ کەسێت تا ئەم لە حزەیە لە وڵاتی ئێمە لە زانکۆی سلێمانی من ئاگام لێیە دەرەجەی بەشتر نەک 69 65 66 67 پێم خۆشە مامۆستا فازیل بەکەلۆریۆس نازانم چکۆمە تۆ لە قبول من بە باسی ماسەرەوانم نەکرد باسی ئەوەی گشتی قبول خاص بەڵێمان ئەوە زۆر هات یاسایەکدار لە ناوێن یاسای ژمارە 4 یاسای ژمارە 4 ئەو ڕۆژگارە وتیان ئەو کەسەی کە لە ڕاپەڕین تەمەنی 18 ساڵ بووە بەوای بارودۆخ و ڕۆژی سیاسیەوە نەتوانیوە درێژە بە خوێندن بدا چانسێکی پێ بدەنەوە بەداخەوە دوایی خەڵکێک هاتەوە زانکۆ بۆ بڕیارە لە 91 نەک عمری 18 ساڵ نەبوو عمری لەوانەیە بڵێم 7 ساڵ بوو بێ عمری 6 ساڵ بوو بێ بۆ بڕیاری ژمارە 4 هێنایانەوە زانکۆمە قەزیەیەکی ترە دوو مەسلەیەکە ینی منەزە مامۆستا فازیل لەوەیە لەگەڵ مابێ مێژوو هەندەسە نییە بایۆلۆجی نییە فیزیان نییە مێژوو زانستێکە چۆن ئێستاڵن الشەریعەت و حەمالە ئەوجۆ تاریخیش حەمال و ئەوجۆ تۆ لێکدانەوەیە من زۆر جار بە تەلەبەکان ئەڵێم کە تۆ لە منە پرسی لە میتۆدی زانستی ئەڵێم بەڕێزینە مێژوو مادەیەکە تۆ لە نووسینەوەیە ناتوانانی بڵێ من 100% ئامانجە پێکەم بەڵێ توێژەری سەرکەوتو ئەو کەسەیە تا بۆی ئەکرێ هەوڵ بە لە ئامان نزیک بێتەوە تۆ بڵێ ئەی پێکم بیزەبێت چکە تۆ دوجار دەی پەنابەی بۆچی ئێستا شتێک با بڵێن پەنابەی بۆ دۆکیومنت پەنابەی بۆ سەرچاوە بۆ کتێب بۆ مەرجع بۆ مەزدەر بۆ فڵان بۆ ئەوە تەنانەت بۆ ئەوەی کەەوە ئەمڕۆ لە عالەما پێڵەن ئۆڕال هیستری با بڵێن مێژووی زارەکی دەی مقابلەی خەڵکەکەی ئەلەم قەزیێشە یەکێ لەو کەسانێکی نازانم بەڕێستان بەرجتاوتان کەوتەوە من کتێبێکم هەیە زۆریشم بەلاوە هین بۆ چەند بە بەردەوامیش ئەگەڕێمەوە سەری ما هو تاریخ ئێدوارد کار ئەڵێ وای لێ هاتووە ئەڵێ ئێستا مێژوون و زۆر جاران نەماوە بەرامبەر بە دۆکمنتیش دەست لەسەر ئەژنۆ دانیشە و تەستیمی بێ زارکی وا چێڵێ ئەو دۆکمنتە ڕاستە چێڵە موفەبرگ نییە چێڵە دروستکراو نییە تو جاروای خۆمە بە دۆکمنت بچێڵین لە تەسکەرەی جیرفانمانەوە دۆکمنتە تاگا بە وەرقی ئەو کارەبەکەمان تاگا بە جەریدە و ڕۆژنامە کەشتی شتیا بڵاو بێتەوە شتێکت بۆ تۆمارەکە ئەمە هەمووی دۆکمنتە بەڵام مامۆستا ئارامەنی با ئێمە خۆمان ئایا چەندێک لەمانە تۆ ئەتوانی بڵێت 100% ئەم دۆکمنتە ڕاستە ئەگەر ئەم دۆکمنتە ڕاستە بۆچی بە پەرەمان بردووە بۆ نەقدی باتنی و نەقدی خارجیش لە کاتی وەسیقەیە با بڵێن ڕخنەی دەرەچی و ڕخنەی ناوەچیش بۆ دۆکمنتێک کەواتە تۆ لە مێژووە لە سیاسەیە لە فقها لەم بوارانەیە زۆر زەحمەتە بڵێ من ئەم شتە ئەەکەم سا مەسەلەن تۆ بۆ کەسێک کە مفەسیرەیان فەقیهێکە هەتا بە ئیسلامەتی ئەگەر ڕاستی پێچێ دوو خێری بۆ حسابە ئەگەر ڕاستی نەپێچێ خێرە چێر بۆ حسابە بۆی هەوڵێک بە تۆ لە مێژووە وەک هەندەسە نیە بڵێ وەڵاهی من ئەم زاویەم دۆزیوەتەوە ناتوانانی بڵێ وەڵا ئەم گۆشەیە نیە ئەو گۆشەیە هەرچەندە لە عیلمەکانیش ئێستا خەریکەوەکو ناسخ و منسوخی دێ تۆ ئەم ساڵ بەحسێکی ساڵێککە بەحسێ دێ ئەمەی تۆمی ئیبتاڵەکاتەوە یانەتەوێ بڵێ مامۆسا ئەو ئەگەر خەوشێکە بێ کەم و کورتیەکە بێ هەمووی لە ئەنجامی ئەوەیە کە هەموو پێکانێت ئەکرێ ڕێژەی بێت و نزیک بێتەوە لە ئامان ئەزانی چی با پێت بڵێم خۆی لە بوارێکی من مێژووی هاوچەرە قسەریەکە مێژووی ئیسلام مەسەن بۆ لەوانەیە بەگشتی مێژوو هەرگیز بە دڵی مامۆستا فازیل قەراقی نەبوو بێ هەرگیز بە دڵی ئاکۆشوانی نەبوو بێ بەڵام ئەمە مانای ئەوە نییە منیش 100% ئەوەی کەوتومە ئللا ئەو بۆ چونی من وتومە لەسەری ڕاستە ئەویش لەوانەیە بێ بەرامبەر من دابنیشێ کۆمەڵێ بۆ چوونی خۆی بچکو ئەمە بوارێکە مرۆڤ مامەڵەی لەگەڵاکە شتێک نییە تۆ بە مەحاسیبەیەک یاخود بە
بە پێودانجێک لە پێشەکە تۆ شتێکی جوانە دروژان باسی نزیکایەتی کرد لەوەی کە کەسێک خەڵکی شارەکە نەبێ نزیکایەتی پێ دوانیە ئەگەر ئەمە بە دیوێکی دیکا بپێوێت مامەساعکۆ ینی بۆ مەسەلە ئایدۆلۆژی و ئەو تارمایە سیاسی و باگراوندا فکری کە ئینسان هەیبێت دیسان کاریگەرێکی نێگەتیڤە بێت. من لەسەو قسەی بەڕێزیە قسەی زۆر جوانی علیوەردی هەیە ئەڵێ المؤمن والملحد لا يصلحان للبحث العلمي ئەڵێ نەبێ باوەڕنە بڕوادار بۆ توێژنەوەی زانستی دەست نایەن کە ئەوواڵەیە لەوەی ئەوش سەردەسەد با بڵین هەمووی قسەکەی تعمیم ئەوش هەر بەڕێژەیە بەڵام زۆر جار تۆ کە تەواو مؤمنی بە شتێک تۆزێک بڕیارت داوە کە ملحیدی بە کەسێکی بێ باوەڕی بڕیارت داوە لەبەرەوە زۆر زەحمەتە بتوانی هەموو شتەکان هەوڵدەی بە بابەتی ببینی مێژوش بۆ خۆی بابەتەکە مێژوو سیاسە فەلسەفا ئەمانە بوارێکن مرۆ مامەڵتا من لە 96 لە زانکۆی سلێمانیم بڕوان پێ بکەن نازانم لە فیزیات توێژینەوە چۆنە وەکو میتۆدەکە ئەزانم بۆ تەربێتم بە ئەڵێ بابا ئەوان ئاوا مێژ توێژینەوەکەن کۆمەڵناسی ئاواییکە هەندەسەواییکە بەڵام لە من پرسی بڵێ ئایا ئەوەی ئەوان چەند بابەتیە لەوانەیە کەسێکی فیزیا بزانێ کەسێکی هەندەسە بزانێ کەسێکی بۆ نمونە ئەو بوارە زانستیە کەڵەن پیور ساینس نەک ئەوەی کە لای ئێمە کە پێڕین با بڵێن ساینس کە ئەوەی ئێمە هیومەنیتی ساینسە کە زیاتر بوارە علمیە ئینسانیەکانە ئەمانەی ئێمە کۆمەڵێک قسەن مەسەن بۆ نمونە لەوانەیەشت بنووسێ سا من لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی دۆکتەری وهەیە عنوان دانراوە تا سەرێسخان نەگونجاوم لەگەڵ لە بەشی مێژووی خۆمان خەڵکە بۆ ئەوە نەڵبژاردووە زۆر لە منەوە نزیک بووتم وڵی براکەم ئەگەر لە منە پرسی من دەرسم بەتەوت و ئەم ناونیشانێکە بەیانی جێر و چێشە بۆ دروستەکە ئەمە دەست ناکەوێ ئەمە وانی ئەوە لای خۆمان مەسەن بۆ نمونە ئەو کتێبانی ئێمە بۆ میتۆدی زانستی بەکارهێنین لەوانەیە زۆر دەرکۆمەڵی ڕێنوێنیمانەکە ئەڵێ ئەو شتە هەڵمە بژێرە زیاتر بەلای بۆ نادگەێنێ بە ئامانج. بەڵێ کاک فازیلەوەی مامۆستا ئاکۆ باسی کرد یعنی باسی لەوە کرد کە توێژینەوەی مێژووی توێژینەوەی بابەتێکی زانستی ئەو عیلمانە نیە وەکو فیزیا و کیمیا ڕاستە و خۆتۆ دەرەنجامێکی دەستکەوێ ڕێژەیە یعنی تا چەند تۆش یعنی لایەنگری ئەوەکەی کە ئەمەی ئەو باسی کرد ئەو کەم و کورتیانی کە ئێستا هەموو کەس ڕەخنەی لێ هەیە بەڕێستان ڕەخنەتانێ وەکو ڕەخنەگرێ وەکو نووسەرێ کە ڕەخنە لە بابەتە مێژوویەکانەکەن و زۆر جار بابەتە مێژوویەکانەکەن بە ئاماج لێرەوە سەرچاوی نەگرت بێت. بەڵێ وازم لێکتری حاڵی نەبوون من جار باسی تەفسیر هەر نەکردەوە چونکە تەفسیری مێژوو ئەو قۆناغێکی دواترە تەفسیری مێژوو ئەنجا لە سەروی ئەوشگاڵی فەلسەفەی مێژوو ئەوە زۆر ئەمە قورانێکی زۆر گرترە بەڵێ ئەمە قسەم لەسەر ئەوە نەکردو قسەم تەنها لەسەر مێژوو نووسینەوە هەر ئەوەنە تەنها لەسەر زانیاری کردووە یعنی ئەمە ئەوە نییە بڵێ من ئەو کابرای کە دکتۆرە و دکتۆرای هەیە لە بەحساب یعنی دکتۆرە هەیە لە مێژوو و کراویشە بە ئەینەوە ئەزام چۆنشتەوە کراوە بە پرۆفیسۆرەوانە ئەمە کە ئەڵێ حامورابی سارگۆنی دوو هەمی ئاشووری شڕیان کردووە و لە کاتێک کە ئەمان 1000 ساڵیان بینە ئەمە بۆچوون نییە ئەمە زانیاری ئەمە قسە لە سەروانەکەم ئێمە هێشتا زۆر ماوەمانە لەسەرەوەی کە قسە لەسەر مێژوو بکەین زۆرمان ماوە ئێمە جار هێشتا داخڵ نەبوون بە نووسینەوەی زانستیانەی مێژوو نەک تەفسیرکردی مێژوو ئەگەر ڕووداوێک هەبێ ئێمە متتافقین لەسەر ئەم ڕووداوە ئەمەکۆ لە سەرەتاوە باسی کۆمەڵە پێوەری زانستی کرد بزانام تۆش هیچ ئیزافەیەک بوو پێوەرانە یاخود هەر یەک پێوەر و ستانداردێکی گشتی ناخێرە و هەرەوەی کە لە جیهانە هەیە بەڵام ئێمە بێ ئاگاینلی بەڵام من باسی زیاتر تەفسیر ناکەم تەفسیری مێژوو ئەوە مەرحلەیەکە مەجار هێمە زۆر لەوە دوورین ئەوە فەلسەفە مێژوو بە هیچ شێوەیەکە مامۆستا باسی کتێبەکەی ماوە تاریخی ئەدوارد کار ئەوە من بزانم هەفتاکان کراوەتە عەربی ئەگەر 60ەکانە کتێبەکە وەزەمی 60ەکان ئەگەر کۆنتریش نەبێ زۆر کۆنە بەڵام ئێوە چەند کەس کە خەریکی مێژوو بەپی ئەو کتێبە ئیشەکات ئەو کتێبە زۆر کۆنە بەڵام ئێمە لەو کۆنتریشین یعنی زۆر ئەنجا باسی تەفسیری مێژوونە من بە باسی زانیاری نمونەی تر بۆ هێنمەوە لەسەر ئەوە کە چۆن ئەو جیلە یعنی ئەو تەلەبانە چۆن پەروەردە ئەکرێن کتێبی مێژوو دێرینی کورد کە پۆلی یەکی ناوەندی بووە لە 99 تا 2000 يعني شتیوە 16 لاپەڕەیە من لامە 16 لاپەڕێ ئەوە بە تەلەبەکان ئەوترا ئێستا کەسانێکن ئێستا ئەویان لە مێشکە تەبع بووە 16 لاپەڕەیە کە جایەکەیت و پێشکی و ئەنە دە لاپەڕێمێنە هەمووی بە خەتی گەورە لە سەردەمی ئەشکەوتەکانی شانەدەرەوە هەتا سەردەمی کاردۆخیەکان لە دە لاپەڕەی خەت گەورە بۆ نمونە باسی شتێک هەر بە حیاتمان نەمان بیستەوە ئەمە تەفسیر نییە بۆ مێژوو باسیەوە کە ئەڵێ ئەمە کاتی خۆی زانایەکی پایەبەر زەبوو نای شەنگۆڵ بووە یعنی کە شەنگۆڵ بۆ ساڵی حوسە پێش زاینی یعنی حوسە پێ دێتێمە کی باسی کردووە ئەمەگەر خوا خۆی بزانێ
چەند کتێبێکی لەسەر ئەسێرە ناسیش نووسێت چەند کتێبێک ئەو کاتە حوسە ئەو کات هەمووی بەسەر قڕ بۆ لە نووسینی مسماری بووە خەڵکی ئەم ناوچانش بە زمانی ئەکادی شتیان ئەنووسی ئیتر ئەمە لە کێ بۆ لە کتێبەکەی لە ئەو کتێ ئەو هەموو کتێبە ئەسێرە ناسی لەکێ بۆ کەس نازانێ ئەنج دکتۆرێکیش هەبووە ئافرەتێ ناوی ئاریانە بووە کە ئەو 688 یان سەر ڕژمارە دقیقە پێش زین ئەمەی حوسەکە بەبێ سەرچاوە هیچ شتێک نییە هیچ هینێک نییە اینجا یەن یعنی لەوە زیاتر لە زانیاری زانیاری زیاترش هەڵا یەن خەیاڵ ئەخەنە بێم ئەوەی دەربەندی گاور ئەوەی قۆپی قەرەداغی پێڵێن طبعا ئەڵێن نارامسینەوە نارامسینی هیچ بە هەر حاڵ بەڵام ئەڵە چیڵێ ئەو وینە پاشاکە هەر ئەوە دقینەکەی ئەڵە پاشاکە لە وێنەکە زۆر غەمبار و پەشێ وەستاوە چونکە کوردەکان زیانێکی زۆریان پێگەاندووە ئەمە بەتەلە بە وتراوە کاتێکاک فازی توێ بڵێ ئەو خەوشانی لە ناو مێژووا بوون بەردەوامە بەڵام ناوبڕێ وەرەگم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان جارێکی تر سڵاو کاک فازیل بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد یعنی تۆ ئەتوێ بڵێ ئەو خەوشانەی کە ئێستا بۆ ناوەندە ئەکادیمیەکان ئەمە قسەمان لەسەرەوە کرد کە تا چەند کاریگەریان هەویە بۆ پاشەکشەکردن بەم خەوشانەوە کەم و کورتەکانی ناو مێژوو ئەتوێ بڵێ بەردەوامە هەتا ئێستا کە تۆ باسی منهەجەکانی خوێندنەکەی ئەوەی منهەج نازم ئایا منهەجێک هەیە بۆ خوێن من لە دوای ئەوەی تر لە بڵێن لە دوای 2005 و ئەوانەوەی تر زۆر متابعەم نییە بوو ئەو قسەم لەسەر ئەوانەی ترە بەڵام ئەوەی کە ئێستا بین یعنی بە ئەو بەرهەمەی کە ئێستا بینین هی یعنی جێگای ئومێد نییە لەبەر ئەوەی کە وەکوتم ئەو جیلێکە ئەوە لەسەر ئەوە پەروەردەکراوە یعنی خەڵکانێک کە لەسەر شێوازێکی بیرکردنەوە پەروەردەکراون کە هەموو شتێک قبوڵەکەن یعنی منهەجی زانستی ئەوە نییە کە تو هەموو شتێک ئەگەر نەچمەوە سەر پرسیارەکەی پێش و تۆش یعنی بۆم دەستنیشان کە خەلەلەکە لەکە بوون بەسەر ئەگەر بینی سەر مێژووی ئیسلامی یعنی تا ئێستاش کە یعنی زۆر کەس کە ئەبینی بۆ نمونە مێژووی تەبەری شتێکە کە خۆی حەزی لەکە ئەیهێنی ئەڵە مێژووی تەبەری ئەوە باس کراوە ئەمە لە دوور ڕۆ نازانستیانەیە وە کەسێک لەوانەیە ئەکادیمیش بێ بەو شێوەیە مێژووی تەبەری بەکارهێنێ یەکەم لەبەر ئەوەی مێژووی تەبەری نمونەی ناشرینی تایە یعنی بڵێ مێژووی ئیسلامی نمونەی جوانیشی تایە وەرگرتنی یەک نمونە کە بڵێ ناشرینەکەەوە نازانستیانە وەکو چۆن ئەوی تریشان بە هەمان شێوە بەڵام وەرگرتنی مێژووی تەبەری بەو شێوەیە کە یعنی وەکو بڵێن کتێبێکە ئیتر ئەمە وەکو قورئان وایە ئیتر جێگەی گومانیە ئەوە بۆ ئەوە ئەمانگەڕێنێتەوە بۆ 200 ساڵ پێ 300 ساڵش پێش هی ئەوروپا کە ئەو کاتە کار مێژویانە گێڕایەوە ئەوە کتێبێکە پێویستە بە سەنەدیش هاتووە بەس پێویستە سەنەدەکان یعنی تحقیق بکرێم زانی ڕواتەکان کە بەزانین دوای ڕواتەکان زۆری ڕواتەکان لە ئەبوو مخنەفەوە کە کابرای کە ساقط لە ڕوای ئەوەی کە بەڵام تەبەری خۆشی لە پێشێکا هێما بۆەوەکە کە هەموو شتێکی هێناوەتە بەڵێ ئەوە بەس یعنی ئەو کەس ئەگەر نەزانێت ئەبوو مخنەف کێیە ئەگەر نەزانێت ڕیوایەتی ئەگەر نەزانێت سەنەد کێیە بەس ئەوەی بەسە کە پێشەکەیکە بخوێنێتەوە بڵێ کە ئەمە هەر شتی کۆ کردووە وەڵامی پرسیارەکەم بیتەوە یعنی مەبەستمەوەیە ئێمە شوێنەکەمان بۆ دەستنیشانکەی بۆن تۆ نمونەیە نیتەوە لە ناو تەبەریە بەڵام ئەم واقعی ئێسا کە لە ناو نووسینەوەی توێژینەوەی مێژوایە بە شێوەیەکی زانستی کۆمەڵە نمونە دیێنایەوە بەڵام ئێمە ئەگەر بین تەجاوزی ئەوانە بکەین بۆ ناو نامی ماستەر و تێزی دکتۆراکان ئایا لە پشتی ئەمانەوە منهەجێکی تەندروست هەز ناکەی هەبێ بێ ئەندازەیە ئەگەر قۆناغێکی پێشووتریش بە ئاڕاستەیەکی ترا ڕۆژێم قۆناغە ڕاستی کاتەوە وڵای لەوانێ ئەگەر قسێ بکە بڵێ زوڵم لە یعنی زانکۆکانمانەکەن بەڵام دیاردەیەک هەیە شتێکە نازم ئاەتە چەند خۆی زانکۆ مامۆساکان خۆیان یعنی لەوانەیە هەستیان نەکەزە خۆی ممارەسەشیان کردووە با بڵین بەڵام خەڵکی تر لە دەرەوە چەند هەستیان پێکرد بەیانە دیاردێک هەیە کە ئەڵێ وەکو معاملە وایە لە نامەکانی ماستەرە دکتۆرە من مامۆسایەکەم تەلەبەم هەیە دکتۆرای ماستەری هەیە پێویستم بەوەیە کە دەرچێ پێویستمە بێ کە ئەو شادێ وەرگێ بە دەرەجێکی باشیش لەبەر ئەوە ئەوەی کە مناقیششە ئەبێ ڕەچاوی بنکە مشکەسمێن ڕەچاوی تەلەبەکەی ئەوی شەکەم ئەو هینە هەیە یعنی ئەو سەودا و معاملە هەیە ئەگەر بە شێوەیەکی یعنی ئێنیش عەفووەڵە هەر ئەو ماوە نامی ماستەر دکتۆرەکان وازم سێر ناکرێن چکۆ خۆم ئێستا حاڵی حاضر نامەیەکی دکتۆرام لایە ناڵم لە چ بوارێکە چکە نەوەکو تور چکەم بڕیارمەوە هیچ لەسەر بڵاو نەکەم لەبەر هەر اعتبارات نامەی دکتۆرایە بۆ تۆ لە کاتێکان ڕەخنە گرێک بیت و بتوێ زانستی بۆ اعتیبار هەندێکشت هەیە تر ئەو کاتە لە سەروی زانست و لەسەر هەموو شتێکەوە بێ ئەو نامەی دکتۆرای ئەوەنەیە لە بڵین لە 6 سەرچاوە وەرگیراوە ئەوە نیە ئەم سەرچاوە هەر بەلاپەڕە بە
کۆپی پیست بە گۆش و ئێسقانەوە لەمەشەوە ئیتر لە بەرەسێکە ئەمە ئێرە عکسی ئەوەیە کە نەقلش کرا بە غەڵەت نەقل کراوە شتی زۆر غەریب و عجیبشی تیا هەیە اینجا بەڵام هینەکە شوەرگیرانێ ئەو کەسە ئەو پلەی وەرگرتو هێشتا گلەیشی هەبوو لە دەرەجەی کە وەرگرتو بەڵام من وەک وەکوتم یعنی تقریبا شیشم نووسیمە يعني تقريبا بلان 40-50 لاپەڕم لەسەری نووسیە بەڵام لەبەر هەندی اعتیبارات خستووە. بەڵێ مامۆستا ئاکۆ بۆی مافیش بە تۆ بە مەمێ و پرسیاری کاکفازی لە بەڕێزیشی بکەم تۆ و کەسێکی زانستی کە لە نێوەندی زانکۆ و لە بەشی مێژوویت ئایا ئەو نامەی ماستەر و تێزی دکتۆراکان لە ناو نێوەندە ئەکادیمیەکاندا یعنی لە پشتی ئەمانەوە هەوڵێک نییە بۆ ڕاستکردنەوەی مێژووە زیندووکردنەوەی ئەو بابەت و مەوازیعانەی کە ئەگەر وەکو خۆش و هێمات بۆ کرد 100% نەی پێچێ بەڵام لە ئامانجە تەندروستەکەی خۆیەوە نزیکی بکاتەوە یاخود تۆش ئەندازەیە کۆچی لەگەڵ ئەو ڕەخنانەی کاکفازیل هەیەی لە هەندێک باس و بابەتی زانستی کە ئێستا لە کوردستان بەڕاست پێشی وەڵامی پرسیارەکە دەبێت یەکشت لە گۆڕێ هەیە جارێ بۆ مەسەلەی نووسینی کاری زانستی یاخود هەر حەزی نووسین بە هەموو کەس ناکرێت من زوو دەرکە ئەو مادەیە بە خوێندکارەڵێم توێژنەوەی زانسەرم بابە ئەوی من بە تۆیڵێم لە ئەوڵی ساڵەوە تا ئەخیری ساڵ ساها پەنجای بابەتەکە یاڵێن دکتۆر بۆڵێم چونکە من نەتوانم فێری هەموو ئەو ڕۆژنانەکەم کە تۆ چۆن توانی بەحسێکی علمی بکەیت بەڵام تۆ گەر خۆت خوێنەر نەبی خۆت حەزی توێژینەوە تیانە بێ خۆت زمان نەزانی ئەمانە هەمووی هاوکارن بۆ تۆ بۆی باحسێک بێ ئینجا سەر ڕای ئەمەش بەڕێزەکەم کۆمەڵێ ڕێگەری دیکەشەیە بۆ خوێندکارێک من خۆم ئێستاش لەبیرمە لە ماستەرە حەزمەکە لە کورتنەسە کورسان لە سەردەمی سەفەوی هەیەکێ لە فترەکان وتەن وڵا بۆ تەکەین بەس دەبێ بچی بۆ ئێرانتون بەسەر چاو بۆ ناچم تەن وڵا ئاخر ئێمە ئەچین بەس ڕات ناتوانین لەوێ هیچ خەساتێکە بینێ ڕاتبەکەشن نیوەی وەرەگری ئێوتم برا خۆ من 400 دینارم هەیە سویسری من بە 200 دینارەوە ئەم نێرنە ئەوێ بە 200 دینار من لە تارانە شوقەی پێ بگرم لە تارانە دەورەی پێ ببینم لە تارانە کتێبی پێ بکڕم لەبەرەوە تۆ کۆمەڵێشت تێ مەسەن بۆ نمونە لەوانەیە بەڕێزیش شارەزای بی مامۆستاش یەکی لەشتانی کە وڵاتی وێران کرد تا ئەم لەحزەیە من و تۆ بانقێکی پێشکەوتومان نییە کریدی کارتێکمان پێ بتوانین ڕقم حسابێکمانە بێت دوو کتێب کە بە پارە تۆ عینوانەکەی بینی ئاخی دڵتا دەستی پیانەی کلیچەکەی بەس بەرگەکەی و دوو پەڕیتەداتێ ناتوانانی بکەیتەوە ئەڵێ ڕقمی حسابەکە داخلکە بە $7 بە $15 بە $6 لەوانەیە هیچیش نەبێت ناتوانانی بکەی ئەمە حاڵەتێکە لەبەرەوە من هەندێک جار هەیە ڕێگر هەیە شخصیە ئەوڵێ هەندێک عامل هەیە بۆی کە تۆ بابەتەکەت ئەلمی نەبێت پەیوەندی بە توانای خۆت و بە با بڵین بە قودرەتی خۆتەوەی زیاتر نییە مەسەرەن بۆ نمونە ینی ئەم کابرایە بیهێنی بیبێ یعنی تۆش ببوورێتەوەی بڵێ ڕێگری هەیە لە بەردەم ئەوی کە زۆر جار ئەگەر نامەیەکی ماستەریات تێزێکی دکتۆرا بە زانستی نەبێت یا مێژووی کورد بە ئاڕاستێکی تەندروستان نەبایە لە هەر بابەتێکی تری مێژووی بۆچی ئەمە ڕاستی ئێمە ئێستا لە سەرتاوە هێمامان بۆ کرد مێژووی کورد دەستنیشانکەین بەڵام هەر بابەتێکی تری مێژووی کە بەڵام لەو ژینگە زانکۆی کوردستانە ئایا ئەم ڕێگریانە پاساون بۆ یەکە زۆر جار زانستی جارە من هێشت پێ بڵێم مێژوو بۆ هەموو میلەتێک خۆراکێکی ڕوحیە تۆ تەوێ بە عەربی پێڵەن ڕەفع الهیمەم تۆ تەوێت نەتەوەکەت تاکەکانی نەتەوەکەتی پێ لە حاڵەتێکی وایە دانی بتوانێت لەو زەمەنەی کەتیایەتی بەردەوام دافعێکی هەبێ بۆ بەرەو پێشچوون مێژوو نە فیزیایە نە چیمیایە نە بایۆلۆجیە نە طبە مێژوو ئەم بوارەیە ئەم کەسەی کە توێژینەوە ئەکا لە مێژووە چەندێ خۆی بەتوانا و خوێنەر بێ و باگراوندی هەبێ کاری زانستی باشترەکە ئەمە قەزیەیەکە چەندێ خۆی لە ڕوولاواز و بێتوانا بێ بیبە لە هارڤاردیش داینێ من لەم زانکۆیانی خۆمە ناکاری زانستی کراوە شانازی بەوە کەم مناقشی بوومە یاخود هاوکاریم کردو بە کتێبێک خەڵکی بۆم ناتۆتەوە لە بەریتانەتی ئەو ماستەرم هێناوە لە مێژووە هەرچەند سەیری ئەتڕوحەکەیم کردووە پێم شەرم بۆ بڵێم وڵای منیش ماستەرم هەیە لە مێژووە دکتۆرای هێناوەتەوە لە سوودان پێم شەرم بۆ بڵێم وڵای منیش ماجستێرم تۆ وەکو مامۆستایەکی زانستی ئەو ڕەخنانەی کاکفازیل باسی کرد هەندێوەنەوە دکتۆرایەکی باسی کرد کە لە چەند سەرچاوێکی کەم دکتۆرایەکی بۆکو زمانەی نەکەڵێت چێ کردووە تۆش کۆچی لەگەڵەوە ئەم واقع ئەوەشی تیا بەرەماتەوە چی من بەش بە حاڵی خۆ من ئاگام لە بەشی مێژۆکانی دیکەنیە لای ئێمە من 28 مانگ تەلەبێکی ماستەری من مناقەشەی هەبوو والله چەند مامۆستا فازیل تەلەفۆنی بۆ کردوون منیش ئەوەنگە ئاگام لێ بووە ئەسڵەن ڕئیس لیژنەکە لە هەولێرەوە هاتبوو تیۆلا دکتۆر هەش ڕۆژە لێرەم نەخۆشیش کەوتوم و تم وڵی دکتۆر نەمزانیوە لێرەی بەڵام پێشتر ئاگاداریان خۆی کتێبە ئەتڕوحەکەی بۆ ناردبووی وت لەبەر چاوی خەو خەڵکەژەم تومە بابا ئەوەی هەرچی ئەو لیژنایەڵێ
إلا ئەوانە بترازێک کە بیر و بۆچون و با بڵێن ئەشێ من و ئەو لەگەڵ من و تۆی خوێندکار و مشریفەکە جیاواز بین لەگەڵ ئەوانە ئەبێ بە قسەیان کە چکەمە غەڵەتەوە منیش پێم وتی چاکت نەکردوێتەوە مامۆستایەکی جا خودت خوێندکارەیە خەڵکێک بۆ خۆی ئەوەندە لە ئاوازە ئەچێ سەودا و مامەڵاکە بۆی تۆش بەیانی چاول لە من بێ ئەو بۆ خۆی کەسێکە نەفس دەرونی ئەوە با پێم وایە ئەمە لە ئەساسەوە تۆ غەدێکی پێی نەک مامۆستا پێی بڵێ مرۆڤیش من بچم بۆی کەوا بەیانی يعني ئێوە خاتری وەکەوەی مناقشەکان يعني بەسەرحەن قسەڕێحتان قسە بکەین ئێوەکو مناقشەکان يعني خاتری یەکتری ناگرن ئەوەی کە تۆ خاتی تەلەبەکەی ئەوە گری کە مناقشی بۆی ئەوش خاتی تۆ بگرێ کە مناقشە والله داوای لێبوردنەکەم مامۆستا فازل جا من چوومەتە مناقشەوە مامۆستای مشریفەکە مامۆستان بۆ لە بەکەلۆریۆستا ناوەکەی ناڵێ بچکە بەڕێزیش لێناسی نانە تۆ وەکو مناقشێ باسەکەم وەکو مناقشی بوومە هەڵساوم 4 مانگشمان داوە بە تەنگەی تەلەبەکەیە عینوانەکەشمان پێ گۆڕیوە 4 مانگشمان پێ تەمدید کردوێتەوە دوای منیش و ڕئیسی لیژنەکە و مشریفەکەش بەیەکەوە هاتوینێتەوە لە سۆرانەوە بەرەو هەولێر بەیەکەوە لە یەک سیارەیە نەلێم عاجز بوونەوەی دوکتۆرە تەلەبێ من بوویتە لە بەکەلۆرس ئەرێ بۆ هەولێر تەلەبێ زانیوێتی مشتی شخصی مەگەڵێتمە کاکە من قسەم لەسەرا مایە ئەم پلانە هەڵەیە ئێستاش من لەبیر مە شانازی پێوەکەم ڕئیسی لیژنەکە هەردارێ هاتین دانیشتێ تێری بەڕێز چێ بە تۆ شیرنی دانێ ساعکۆگەرم قسەی بەڕێزی بکەین قۆناغبەندیکی بۆ بکەین یعنی هەستەکەین ئەمە گۆڕانکاریەکە و بەرەو قۆناغێکی تازەتر و پێشمان زانکۆکان و ئەندازێک باڵێن عەقلیەت و زیهنیەتەکانیش بە بەراورد لەگەڵ گۆڕانکاری حەزت لەگەڵ یانیم ئەلم دوو 3 هەفتەی پێشستا نووسراوێکی تازەمان لە وەزارەتەوە بۆ هاتووە ئەڵێ هەر کەسێ ئەگەر مناقشەی ماستەری هەبوو مەرجە دوو کەس لە کەسی مناقشەکە دەرەوەی زانکۆ بێ کە لەم بارودۆخە ئابووری ئێستاە زۆر قورسە تۆ مناقشەی ماستەرێک کردەوە بە 200,000 دینار بۆ کابرا ناشی دەیتێ کابرا لە دوهۆکەوە یان لە هەولێرەوە بانگەکەی کابرا چ مەمنونە لە هەولێرەوە بێ بۆ تۆ بۆ 200,000 دینار کەوەری ناگرێ بۆ نووسن لە پاڵ دیوارەکەیە من مناقشەی مانگی 2004 دەمە وەرم نەگرتوەتێکی تازە بەڵێ یان لە کەلارەوە پێڵم وەرە بۆ ئێرە ئەمە هێنە مەساڵە گەر دکتۆرا و مناقشە کرد ئەبێ لە پێنجەکەیانە سیانی دەرەچی بێ مەسا ئەمە بە بەسیترین نمونە بۆی عفو یعنی بۆیە ئەوە کرا خۆشتێکی باشەوە بۆی ئەوە کرا لەبەر ئەوە زانراوە کە دیاردێکی شتێکی مامۆستاجان ئەمە لەسەر خەڵک ئەوە چارەسەری کێشەیەکە لەمە لەسەر خەڵوەستاوە من کەسێکم حەزم باسی تۆ ئاسایکی منێک بیستومە کاتی خۆی کە ئیجازەی مەلایەتیان داوە بە سوختەیە بە عفو بە مستعیدێک مەلاکە فڵانە مەلای ناسی و بۆ ئیش بەیانی بوو ئەوی ئیمزاکە بۆی ئیمزا کردو و دوای هەڵپەرشەیەکی خۆشیان بۆ کردن مزگەوتەکەیە و زانیشانە عاملی ئەمە لە کەلتورە مەسام لەسەر شخصەکە کەوتووە من خەڵک هاتووە بۆ لام لە ئێرانەوە نردوێنە بۆ لای من ماستەری نووسیوە هاتووە بۆ لام من تەمان ناوەکەی ناڵێ مامۆستایەکی بەڕێزی هینیش پێی بڕۆ بۆ لای توانێ هاوکاری بکە کە هات بۆ لام لێم پرسیوتم بەڕێز تۆ لای چێوتی وەڵام من لای ئاخوندێکم ئاخوندەکە بەمە 27 کەسی لەلایە دە لە زانکۆی سلێمانی لە وەزارەتی خوێندنی باڵا تۆ پرۆفیسۆری بۆ نێ لە شەکە زیاتر ئیشرافکەی پرۆفیسۆریش بی کاک فازیلەکە بەدیوێکی ترا منەمە بەڵام ئەمەتر ئەشێ خەڵکی بێ بۆ خۆی دەروی نەخۆش بێ ئێستا لایەنێکی دیکەیە یعنی بە شێوەیەکی گشتی ئەمە بینین بۆ لە ڕابردووە مێژوو نووسراوەتەوە لە ژێر کاریگەری نیری سێبەری ماڵباتێک یا وەکۆڵێ مانیفێستی بنەماڵەیەکەوە یا فیوداڵێکەوە مێژوو نووسراوەتەوە لە ژێر ئەو کاریگەریە مێژوو نووس یا ئەوەی کە نووسیوێتیەوە کاریگەر بووەوە تێکەڵەوە بە عاتیفەوەی کە خۆی چۆنی بوێ ئاوا ئاڕاستەکرێ بەڵام پێدوانیە ئێسش بە دیوێکی دیکاگەر لەژێر کاریگەری بیر و بۆچوون و ئایدۆلۆژیایەکی سیاسیدا وەکو مامۆسا هێمای بۆ کردکەوتی زۆر جار یعنی عاتیفە دەورە بینێەوە ئەوە یەکلا کاتەوە یعنی پێدوانێ ئێسش بە جۆرە لە ژۆەکان کەم و کورتەکان لێرا سەرچاوی گرتووە تاوەکو مێژوو لەو خەوشەی کە لە ڕابردووە بووە نەتوانراوە ڕزگار بکرێت ئەم قۆناغە بەڵێ یعنی ئەوەی کە ئێستا کرێ من ئەڵێم ئەوەی کە تۆ باسی تەمدیدی ڕابردوو بێت ئەو ڕابردووی کە باسیێکی ئەڵم خۆزگەم بەو ڕابردووە بۆ چکە ئێمە ئەزانین یعنی بە درێژایی مێژی کوردستان نەک یان پێشەوەی کوردیش پێیا بێ بۆشایی زۆرمان هەیە بۆشاییمان هەیە بۆ ماوەی 1000 ساڵ یەک ناوچە هەمانە 2000 هەمانە شوێنەکەی هەر بۆشایەکی تاو یان تاریکەستانێکی تاو هیچ شتێ لەبارەیەوە نازانین ئێمە ئەڵێن خۆزگە هەموو لە هەموو شارێک لە هەموو ناوچەیەکی کوردستان دەسەڵاتدارێک هەبوایە یعنی خۆی مێژی بنووسایە بۆ خۆی بە هەر چۆنێ بە هەموو درۆکانی بۆ هەموو شتەکانی بۆ هیچ نەبێ شتەکە بزانین ئەو کاتە خۆمانی تر ئەو کاتە ئەو هەمووی بنووسن ئێمە خۆمان دوای لێکێتەوەڵەن هەرکەس بۆ خۆی درۆکان وسی ئەمانە ناتوانێت بدرێت لە یەک و ئەوەی بەو شێوەیە کە دەڵێن من یادەوەریەکانە بە زۆری یادەوەی ئەوەی کە بەتابەتی یادەوەرەکانی کاتی شۆڕشەوەوانە هەرێکی بە شێوەیە کە ئەنووسێ دوای ئەوتر ئیشی باحسە لێکیان باو بزانێ ڕاستیەکە چی و دوای ئەگەر تا و کەسانش لە ژیانن
تا ماون لە ژیانە ئەمان بچێ خۆی ئەو کەسە باحیسە خۆی بەدوایانە بچێ بەڵام ئەوەی کۆنەکە یعنی بەڕاستی نیعمەتە بوو ئەگەر بە هەموو درۆکانیەوە بەهاتایە بەردەستمان چکە ئەمە هیچ شتێکمان نیە یعنی شتێکی وامان نییە بەڵام ئەوەی ئێستا چۆن تەبری بکەین ئەوە نازانین لەبەر ئەوەی کە ئەوەی ئێستا یعنی ئەمە وعیەکمان هەبێ خەڵک من کە غەڵەتێک ئەەکەم کە بڵێم باپیرم غەڵەتێ بکەم من خۆمە بزانم غەڵەتەکەی ئەو نەکەم ئەوان غەڵەتێکیان کردو بەڵام ئمە هەمان ئەوەی ئەوان دووبارە من دەمەوێت قسەیەکی ترکەم ئێستا لە کوردستانە ڕەخنەیەکی زۆرەیە لە تەواوی جومگە و کایە کۆمەڵایەتیەکان و هەموو ئەو توێژە جیاوازانەی کە لە کۆمەلگای کوردیدا هەریەکە و لە بواری خۆیان ئیشی وەزیفی خۆیەکە بە شوویەکی زانستی بێ هەر ڕێگایەکی تر هەز ناکەی ئەم بواری نووسینەوەی مێژوو یا بە زانستی کردنی یا ئەم کەرتە تایبەتە کە ئەگەر ناوێن کەرتی زانکۆکانیش دیسان ئەمیش هەم لەناو ئەو ماکینا ئیشەکە و بارگاویە بەو دۆخێکی ئێستا لە کوردستانایە بەڵێ بێگومان هەتا ئەو بابەتە کە جێگای لێکۆڵینەوەیە هەتا بۆنی سیاست و ئایدۆلۆژیای تیابێ بۆ شێوەیە ئەنووسێتەوە یعنی ئەگەر لێکۆڵینەوە بێ ئەگەر یعنی ماستەر بێن دکتۆرا بەچی لەمە ڕزگارە بین یعنی چۆن ئەکرێ مێژوو نووسینەوەی مێژوو لە پاشخانی ئایدۆلۆژی و سیاسی و حیزبی دەربێنرێت آخر کێشەکە لە زانکۆ ئەوەی کە ئەنووسێت لە زانکۆ لە ژێر دەسەڵاتی حیزب بمانەوەیان نەمانەوە ئەگەر ئیستای وەکو نەوەکان نەبێ جیاوازیەک هەیە لە شەونەوەکان هەم کاتێ بوو لە ناوەکان ئیسلامی هەروەر ناگیرە کەسێک کە متەدەیان ئیسلامی هەروەر ناگە بەتابەتی لە مێژوو ئەو شانەسا تۆزێ لە ماستەر و بەشەکانی تریش لە ماستەر دکتۆرا وەرنائگیرە بەڵام وەزعەکە تۆزێ باشتر و بەڵام هەر هێشتا زانکۆ لە ژێر دەسەڵاتی حیزبە ئەو بابەتەی کە حیزب بەلایەوە بەس بێ ئەوە ترەوە ترسی لێ هەیە کەواتە پێویستە دەستگای سەربەخۆ بێت دەرەوەی زانکۆ بەڵام کێشە ئەوەیە و کێشەکە ئەوەیە دەستگاکانی دەرەوەی زانکۆ ئەوەش پێویستیان بە تەمویلە کە تەمویلەکە دیسانەوە هەرگەڕێتەوە بۆ لای حکوومەت کە حیزبە بە لە ڕاستیە بەڵێ مامۆستا ئاکو ئەم ڕەخنانەی کە باسەکرێت وەکو مامۆستایەکی زانکۆ تا چەنێ ئەمە بە پێداویستیشی ئەم ناو ئەم بابەت و جۆرە ئیشکردنە ئەبینی کە لە دەرەوە ڕەخنە هەبێ هەمیشە چاودێر بێ بەسەر نووسینەوەی بابەتە زانستیەکانەوە بەسەر زانکۆکانەوە ئەوەی کە پێوتێ سێبەری ئایدۆلۆژیا و سیاست بەسەریەوەیەتی هێشتا ئای تا چەند ئەم ڕەخنە پێداویستیی ئەم قۆناغەیە بۆی هەمیشە ڕەخنەوەکو دەسەڵاتێک وابێ بۆ ئەوەی کە هەڵوەستە بکرێت لە بەرامبەرەوەی کە ئەگەر زانکۆکان یا کە زیاتر بەلا ڕێدا ببرێن لە ژێر کاریگەری و هەیمەنەی ئایدۆلۆژیادا پاشەکشی پێ بکرێت. بەڕێزەکەم من نهاتوم لێرە مناقەشەی سیاسی بکەم پێشم وانە لە هیچ وڵاتێک دیدێکی زانستیانی بەڕێزەوە دوزارێکشن لە گۆڕێ هەیە مەسە تۆ زانکۆش بۆ خۆی هیچ کە لەو ئەساساتانەی کە لە وڵاتەیە گەندەڵیەکە بێ زانکۆ بریتی نیە لە جسمێک تۆ لە بۆشاییە من لە دایان بەرنامێکی ئاماژەم بۆ کردووە تومە زانکۆش بەشێکە لەم ئەساساتانەی ئەم وڵاتە ئەگەر قڕۆلیتەیەکە بێ پرشک بەر زانکۆش کەوتووە ئەمە حاڵەتێکە گومانیتیانە بارگاویە بەڵێ بێگومان من بەڕێز دەستا لە وڵاتێکی و تورکیا خوێندکاری ماستەری من دڵنیام لەوێژ مێژوو بوارێک نییە وەکو بوارە ئەلومە سەرفەکان چکە من تەلەبەکانی کێنەوانی تا ئێستا چەندینە ناسم لە زانکۆی مێردین لە زانکۆی وان لە ئەنقەرە ئەخوێنن دێنەوە بۆمان باسەکەن پێمان ئەڵێن تا چەند ڕێگایان پێدەن بنووسن لە چ بوارێکە لە چ بوارێکە ڕێگایان پێ نادەن هێڵ و سنووری بەڵێ بێگومان من خەڵکە بینم لە میسڕێتەوە خەڵکە بینم لە سوودانیێتەوە خەڵکە بینم لە ئێرانیێتەوە ئەتروحەکانی بینم من بڵێم زانکۆکانی ئێمە زۆر خراپن ئەوان زۆر باشن بڵێم ئەوانی ئێمە بێعیبن هەر گوناحبارە بەم چکە بەڕاستی لای ئێمەش خەوشی نووسین هەیە ومن بحقیقت مثلا لەگەڵ پرۆسی ڕەخنەگرتنەکە هەیت بێگومان تۆ هەر جێگای ڕەخنەی لێ نەگیرا ئەو ئاوە مەنگە بێ کە مەنگ بوو تۆ ڕەخنە ئیشڵەقێن پرسیایکی دیکە ئێوە وەکو کە لە ناوەی زانکۆکان لەلایەنە زانستیەکەەوە لایەنە ئیداریەکە ئیشەکەن لە ناوە چاودێری ئەو ڕەخنانە ئەکەن کە لە دەرەوە نووسەرێک یا ڕووناکبیرێک یا ئەوەی کە پێوتێت توێژەرێک ڕەخنە بگرێ لە بابەت و باسەکان تا بە دووەدا باوەڕکە من تا ئێستا مەسەرەن چەند شتێک بینیومە زیاتر ئەو بوارە لای ئێمە لە دەرەوە ڕەخنەی لە گیراوە ئەو بابەتانە کە زیاتر پەیوەندی بە مێژووی ئیسلامەوە بووە یەک دوو ئەتروحەمان لا بووە خەڵکێکە بوو ئەو نهجەی نووسینەی بەدڵ نەبووە قسەی خۆی کردووە ئاەن توێژەرەکە وەڵامی داوەتەوە ئاگام لێ بۆ وەڵامی داوەتەوە هەندێزار هەنجارە بۆ وەڵامی نایاوەتەوە ئەمەش دوجار بۆ چوونی خۆی بووە بەڵام من جارێکەش ئێڵێمەوە من بڵێم وەڵاهی زانکۆکانی ئێمە پێرفێکتن و بێخەوشن ئەمە وانە بڵێم وەڵاهی زانکۆکانی دەوروبەر من لە بوارەکانی خۆمانە قساکەم پێم وایە لە زۆر زانکۆی دەوروبەری خۆمانە ناڵێم لە ئیلمە سرفەکانە لە زانکۆکانی خۆمانە لە بوارە ئینسانیەکانە پێم وانە من کۆمەڵاسی ئەوانە دەچکەوانە بوارێکن سا من کابراەکەم لە مێژووی کوردانووسم من دڵنیام لەوەی کەوا بەردەوامی کەرەستەکانی کاری من لێرە زیاتر وەک لە وڵاتێکی بەرهەمی نووسینەوەی مێژووی کورد
بە شێوەیەکی زانستی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەگەر ماستەرەکان و دکتۆرەکان بە کەلۆرۆسەکانیش بڵێن هەستەکەی یعنی بەرهەمێکیان هەبوو کتێبخان سەرچاویان خستۆتە ناو کتێبخانەی کوردیەوە بەس تەنها من مەبەسم ڕەهەندە زانستی من لە یادمە لە 93 تقریبا لە 92 خەڵک وەرگیراوە لە ماستەر لە زانکۆی سەلاحەدین بە هەموو کەم و کورتێکیەوە چونکە توانی بێتی تا ئەندازەیەکی زۆر لایەنی مێژووی کورت هەیە ئەگەر سەرەتایەکیش بێ ئەگەر حەقایەتیش بێ 4 کتێب کاتە کتێبخانەی کوردیەوە ئەمە منوەکو لایەنێک کتێبخانەی کوردی ئاوەدانە لەو لایەنە ئەوەندەی بۆیان کرابێ بە زانکۆکانی سەلاحەدین بە سلێمانی بە دهۆک بە کۆیە بە ڕاپەڕین ئەمە ئەوانە مامۆساکۆگە بیری نەچێ وەڵامەکەت ئەمە لە ڕووی چەندێتی ئەی لە ڕووی چۆنیەتیەوە چۆن هەڵیەسە جۆر لای خۆ بەسەکەی منەوە جارێ چێ ئەوەی دە لە ڕووی چۆنایەتیەوە پێڵێ خراپە ئەی من لە پێوەرە زانستیەکانی ئێوە بەڵێ بێگومان ئەمە تا ئەم لە حەزەی چەند مانگی پێش ئێستا هەموو کارێکی زانستی ماستەریان دکتۆرابەر لە مناقەشەش ئەنێرا بۆ کەسێک تەقیمی علمی بکە کە هاتەوە ئەنار بۆ مقیمێکی زمانەوانیش ئەویش مانگی لایە بوو ئەنجار ئەیان نرد یان بۆ لای 3 مناقیش ئەگەر ماستەر بۆیان بۆ لای 5 من سەش لەبیرمە دکتۆرەکەمیان نرد بوو بۆ لای زەلامێک لە مووسڵ یعنی ئەو کاتە من هەر نەشمەزانیەوە بە ڕێزە کووردە دوایی صدفە زایم لای فڵان کەس بوو کووردە و خۆی بەڵام لە مووسڵ بە کوردی قسە ناکانی من بەشانازی بەواکەم کەژۆژان بۆ نمونە تەقی لە ساڵی 2006 و 5 تەقیبی علمی کە نامەی تێزی دکتۆراکەی منی کردووە بەڵام من نەپرسم برا ئەمە مێژوو ئەی لە بوارەکانی دیکەمانە تا چ ڕادەیەک توانراوە هەنگاو بنرێ من یەک شتەڵێم ینی شتێک هەیە منیش و کاک مامۆستا وشیاری مێژووی دەواازەیەکە بۆ هەموو بێگومان من حەز ئەم یەکشت بڵێم تو ئەگەر بتەوێت بەحسی علمی پێشخەی ئەبێ لە وڵاتێکی مؤسساتیە نەک لە مێژووە لە هەموو بوارەکەتە وڵاتەکەی تۆ وڵاتێک بێ حقاوەنی حکوومەتێکی تەکنۆکرات و وڵاتێکی مؤسساتی بی ئەنجا ئەبێ خوێندنی باڵا بکرێ بە کەرتی تایبەت بکرێ بەکرێت ئەنجا تۆ بێ من برادری خۆمەیە کەس و خەزمی خۆمەیە لە مالیزیا دکتۆراکەی لەسەر تەسویقی بەحسی علمی بووە ئیدارە تەسویق البحث العلمی ینی کارەجێڕی بە بازاڕکردنی توێژینەوەی زانستی کامە تا ئێستاش لای ئێمە نییە تۆ تەواویەکەی ئێستا ئەیان نردمەوە بۆ پەرلەمانی نوسخە هەموو ئەم بوارانە من نەمبیستۆ تا ئێستا نامەیەکی ماستەر لە زەراعەیان دکتۆرایەک لە هەندەسە یاخود لە طوبیان لە بایۆلۆجی لە پراکتیکەڵا خزمەتی بۆ کرد بێ کە دۆخی بۆ نمونە ژیانی نەخۆشێک یاخود بەرەمێکی کشت و کاڵی یان بابەتێکی هەندەسی بەرەو پێش بردبێ ینی من چکە بە حکمی کامی تۆ دەڵێمەوە بەردەوام ئەم کەسانە ئەدوێنم ئەرێ تۆ کارەکەت لەسەر چییە مەبەستت چییە من مجار لەوانەیە مامۆستا تێم بگە بە ڕێزێک مەناسی ماستەری خوێن لە هەندەسەی مەدەنی ئەوت من کاری زانستەکەم لەسەر تێکەڵکردنی فلینە لەگەڵ چیمەنتۆیا کۆنکرێتە هەموو مامۆستا پێم بڵێ چی دوڵای گریمانەیە ئەگەر بێت و فلین تێکەڵکەین لەگەڵ کۆنکرێتە چی لەیەکەواتە ئەمە ئەبێ عەفو کاتت لێگرم پێش هەموو شتێک تۆ ئەبێ وەکو ئەمە شتێکە ئەبێ سیاسەت دوور بێ لە زانکۆوە نەک لە تاریخەوە نەک لە جوغرافیا بێ لە بابوارەکانی کەشەوە دوور بێ بۆی تۆ بتوانی ناوەندێکی بێخەوش و بێ لەسکاریکردنەوە بێ ئەنجا ئەبێ ئەم ناوەندە بخرێتە کەرتی تایبەتەوە کاڵم کەرتی تایبەت تۆ بۆی بتوانی بەیانی کۆمپانیایەک داوای ماستەرت لێ بەڵام تۆ بۆ مەرجۆر ئێمە لە سای حکوومەتێکی تەکنۆکراتە بەڵێ لەمەی ئێمە ئێستا ئێمە نا بەڵێ کاک فازیل ئەو نامانەی کە لە کوردستان هایەوە ئەو بڕوانامە و توێژینەوانەی لە کوردستان هایە ئەمانە هەروەکو بە پرسیارەکەم ئاڕاستی مامۆستاش کرد تا چەند ئەمانە یعنی کاریگەریەکی ئەو تۆیان هەبووە بۆ ئەوەی کە بتوانرێ ینی نووسینە زانستیەکان بخەنەوە سەر پێی خۆیان هەروەکو پێشتریش هەندێک لەو پرسیارەمان کە بەڵام من ئەمێ زیاتر ئەندازەیەکە لەسەر قسەکانی مامۆستا کۆم من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایە تعلیقەکە بێ بەڵێ من نازم کە کاریگەریکی وایان هەبێت چکە ئێستاش ئەوانە بین کە شتە نووسن بە هەمان یعنی شێوازە کۆنەکە شتە نووسن هەمان یعنی مێژوو تێکەڵەکەن بە خوڕافات و بە ینی هەر بە حەکایەت و بەشتی خەیاڵی نابینمەعینەوەیەک دروست بوو بێ کە بە شوەیەکی زانستی باس لە مێژوو بکات باس لە هەر شتێکی تر بکات ئەو من ئەوەی من نایبینێت لەوان ئەگەر هەبێ یانە ئەنجا سەبارەت بۆی کە ئەوینەکە خوێن باڵا بچێت سەرکەرتی تابێت ئەوش دیسان من بەهی ناکەم بە چارەسەر نازانم چونکە دیسانەوە هەمان ئەو کێشانەی کە لەینی حکوومەکە هەبێ دیسانە لێ مامۆستا هێمای بۆ کا زیاتر سەربەخۆتریەکە و دووریەکە لە هەندێک بڕیار و قەرارات سەربەخۆ بێ لە حزب ئەوە تاوە یعنی سەربەخۆ بێ لە حزب و لە دەسەڵات ئەوە شتێکی باشە بەڵام بڵین ئەوە شەر دیسانە چونکە ئەمە ئەسڵەن کێشەکە خۆی لە بناغەکەیە کێشەکە لە بناغەکە ئیتر بێتە حکومیان بێتە کەرتی تایبەت ئەمە هەر
کێشەکە هەر ئەمێنێتەوە. کتێبخانەی کوردی چۆنە بینی لە ئاوەدانی سەرچاوە مێژوویەکان لە سایی نووسینی بەرهەم و توێژینەوە زانستیەکان؟ من ئەوەی کە تێبینیم کردووە هەر حەزکەم تێبینیشکەم لەسەر ماستەر ئەوەی نامەکانی ماستەر و دکتۆرە ئەوەی کە سیر ئەکرێت زۆتر ئەوەی کە من هەستی پێ کە مناقشەکان کە سێریەکەن زیاتر ئسلوبی بەحث علمیەکەیە بە پێی ئسلوبە بەحث علمیەکە و شێوازی بەکارهێنانی سەرچاوەگی نا دڵنیام کە هیچ شانەوەی کە مناقشن ئەوانەشی مقیم من هیچ ناچێت جیازی بڵێ ناوەڕۆک و یعنی بە تەسەوەر ناکەم هیچیان بە بێن بڵێن کە ئەو کابراایکە ئەو توێژەرەوەی ئەوە گەر سەرچاوێکی نووسی بێ خۆ بچێتە سەر ئەو سەرچاوەکەەوە زەحمەت کارێکی زەحمەتە بزان بەڕاستی ئەو سەرچاوی بەکارهێنەوەیانە من خۆم ئیشی ڕخنەیم لەسەر ئەو بۆ یەکی لەوانە کە زۆرێک لەوانەیە کە بۆ شێوەیە نووسن سەرچاوێک ناوەبا کە خۆی نەیبینەوە لە شوێنی تر وەریگرتووە بۆ ئەوەی سەرچاوەکانی لە 20 سەرچاوە بیکاتە 200 ئەمە یعنی هینێک ئەمە توێژەرەوە ئەگەر ئەوە بکە معنای ئەوەیە ئەو مسەترنیە بەسەر بابەتەیە خۆی باسی کتێبخانی کوردی بەس ماوەی بەرنامەکەم تەواوێت دو قسەکەی کتێبخانی کوردی من هەستم کرد بێژگە لە کتێبخانی کوردی حەزێکی زۆر هەیە لە ناو خەڵکە بۆ مێژووی زۆر کەسم بینی و حەزیان لێ مێژووە حەزیان لێ چونکە ئەزان شتێک هەیە نایزانە دەربارەی مێژوو گەلەکەیان و لەزەر وڵاتەکەشیان خەڵکێکی زۆر بینی ئاو کە زۆریان حەز لە مێژوو هەر کتێبی مێژوویش ئەخوێنەوە بەڵام وەکو کتێب یعنی وەکو بڵین قەرباڵێکی زۆر هەیە بەڵام من ناتوانم تەمە بێ یەک من تماشایەکە حکمیان لەسەرکەم قسەی خۆ بەڵێ دەستگا هەیە یعنی کە زۆر هینەکە من حەزەکەم لێرە ینی ئاماژە بکەم بۆ دەستگای ژین کە دەستگای کە دەرەوە یعنی زانکۆیە و بابەتی مێژووی کتێب مێژووی بڵاوە کاتەوە بەهینیشەوە ینی بڵێن وردیشە لەو مەسەلانە وردە و حەزیان لێ لە کتێبی معتەبەر بەڵام وەکو دەستگاکانی تر ئەوەی وەکو زانکۆی چەوە شتێکی وای ئەو تۆی نییە مەگەر ماستەرنامەکان بکتێن بە کتێب خەڵکی تریش هەیە زۆری ئەفوار ینی کۆتای قسە زۆری شتەکان ئەمێتە سەر فەردی کە مامۆستا باسی کرد ئەبێ خۆی تەرەبکە خۆی حەزی لێ بکە فەردی یاسێ من وەکو تەجروبەیەکی خۆم کە سەرچاوەکانی خۆم مێژووی کۆنی کوردستان کە ئەچوون بۆ بەغا نەبوو لێرە ئەچوون بۆ بەغا یعنی وازم لە ئیش و هەموو شتێکی شێناوە بە وەزعێکی زۆر یعنی مەبەستم بووە لێ ئەبێ کەسانێک هەبن کە وەکو ئیشی فەردی بکەن زیاتر ئەم شتە بە ئیشی کەسانی فەردی بەڵام لێبڕابن بۆ بابەتەکەی خۆیان بەڵێ ماوە ساکۆ بەدی ڕێک قسەیەک گەر هەبێ لەسەر تەوری بەرنامەکە وڵای دەستخۆشی لێکم بێگومان هەوڵی هەموو کەسێکەکەوا با بڵین تۆ نەک بواری مێژوون بوارە زانستیەکان بە شێوازێکی بابەتیانە و بە شێوازێکی منتقانە کاری لەسەر بکرێەوە بۆ مەسەلەی کرد تایبەت من ناڵێم زانکۆ توێژینەوەی زانستی لەگەڵ کەرتی تایبەتە ڕەبت بکرێ وەک چۆن ئێستا وەرزش و دووگۆڕی و هەموو شتە ڕەبت کراوە بە بازارەوە ئەبێت توێژنەوەی زانستی ڕەبت کرێ بە بازارەوە نەک مەبەستمە بڵێ زانکۆکان ببن بە پارە نە ئەبێت توێژنەوەی زانستی وا لێ بکەیت کەرتی تایبەت ئیشی پێی بێ ئەو داوایکە بڵێ دەمیکەوە ڕای ئێوە چییە لەسەر ئەم بەرنامانە لە بواری مێژووە لە میدیاکانە بێگومان ضرورەتی ئەم بەرنامانە با بڵێن کاریگەریە بێ لەسەرەوەیکەوە بۆ نمونە کەسێک کە ئێستا مهتەمە بە مێژوو کەسێک مهتەمە بە توێژنەوەی زانستی کەسێک گرنگی بەوە ئەدا کە بزانێ ئایا توێژنەوەی زانستی بە چه ئاراستەیەکە ئەڕوا چۆن نەکرێ بۆ ئەوانە مهتەمە ئەوانش کە کارەکەن بۆیکەوە ئاگایکی لە خۆ بێ بە چ نەهجێگە نووسێ چۆن نووسێ چۆن بیرەکاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئاکۆشوانی مامۆستا لە زانکۆی سلێمانی و توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد فازڵ قەرەداغی توێژەر و ڕەخنەگری بواری مێژووی سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی پەیام. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغێکی دی بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.